سڵاوتان لەبێ چۆنن ڕیوان زۆر باش بن. پۆدکاستی ئەم شەومان زۆر جیاوازە. پۆدکاستێکە لە گەورە تا بچووک ئیشمان پێیەتی و پێویستە گوێی لێ بگرین. ئەگەر ئێستش ئیشە پێی نەبێ دڵنیام ڕۆژێک لە ڕۆژان ئیشە بەم قسانی ئێما بێت. خات و سازگارم لەگەڵە هەم ڕاهێنەری وەرزشیە هەم چارە سەرکەرێکی زۆر باشی سروشتیە. جا ئەگەر ئەتەوێت جسمی خۆت ڕێکەی و چارەسەری سروشتی زۆر باش بۆ کەسانی چواردەورت بزانی لەکوێ ئەکرێ و چۆنە و کۆمەڵێک زانیاری وردیشی تایە لەسەر هەنێک شت لەوانێت تا ئێستا نەتان زانی بێت. سازگارگیان بەخێر بێ. زۆر سپاس دەکەم. دڵخۆشم هاتی بۆ پۆدکاستی ژیوە و زۆر دڵخۆشم بینەرەکانی من ئەتوان سوود لەو زانیارە وردوواشانەی تۆ وەرگرن. منیش زۆر خۆشحاڵ بۆم، هیوادارم گفتوگۆیەکی پڕ سوود بێ بە هەمان. سپاسگیانی من. سازگار کێ چارەسەری ناو ئاو وەرەگرێ؟ بەڕاستی ئەم چارەسەرەکە باسی ئەکرێ سوودی هەیە؟ چارەسەری سروشتی ناو ئاو هەروەک ئەو چارەسەرانەوەیە کە تۆ لە هۆڵێکی وەرزشیە ئەیکەیت یاخود لە ناو سنتەرێکی بڵێ عیلاج تەبیعیە ئەیکەیت. بەڵام ئەمە جیاوازە لە ناو ئاوایە بەپێی ئەزمموی خۆم کە چارەسەری ئاوی ئەەکەم خەڵک زۆر سوودی لێ وەرگرتووە. هەموو کەس ئەتوانێت سوود لەم چارەسەرە وەربگرێ، بەڵام بە تایبەتی ئەوانەی کەشەی فەقەراتی پشتیان هەیە، ئەوانەی فەقەراتی ملیان هەیە، ئازار و گرژبوونی ماسوولکەکانیان هەیە، زۆر سوودمەند دەبن لەم چارەسەرە. بابیرم نەچێ زۆر سپاسی نارەبوتیکەکەم سپۆنسەری جلەکانی من و ئێوەش هەموو کات کورد بن و کوردی بپۆشن. جا لە ناو کووردە کێشی فەقەرات زۆر باوە، لە گەنج، لە پیر، لە ژن، لە پیاو، لەبەر ئەوەی نازانین چۆن تەعامل بکەین لەگەڵ قورسایەکان و لەگەڵ شتەکانی چواردەورمانە. باشە بەڕاستی سازگار هەر بە تەمەنیە بۆ لایت و بۆ چارەسەری سروشتی ناو ئاو یان گەنجانیشمانەسە گیرۆدەی فەقەرات و پشت ئێشە بوو؟ لە ئێستاە هەموو کەس یعنی پێویستی بەم چارەسەرەیە، ناڵم کەسە بەتەمەنەکان، بەڵام ئەوەی کە ڕۆژانە بەرکەوتەمە هەیە لەگەڵیانە زیاتر کەسە گەنجەکانن. بەڕاستی هۆکاریش من ئەیگەڕێنمەوانێ بۆ شێوازی خراپی ژیان. بەڕاستی بۆ نمونە لە شێوازی هەستانمان، دانیشتنمان، کارکردنمان فترێکی زۆر خەڵک یعنی دائنیشە لەسەر مێز و کورسی، ئەمە ینی خراپێکی زۆر ئەیە بە جەستە. باش تەسەور ناکەی ئەم کەسانی کە شەوان زۆر خەریکی گەیم و گەیمین و مۆبایل بەکارهێنان دانیشتن بە شێوازی غەڵەت ئەوانەش تەسیرێ بە لەسەر گەنجان. بێگومان کێشەکانی فەقەراتی مل زۆر بەکارهێنانی مۆبایل ئەمانە زۆر تەسیرێ، زۆر دانیشتن، ینی فترێکی زۆر ئاگای لە خۆی نییە، ینی زۆری هەر ئەوەدانەوە بەم حاڵەتە مۆبایل بەکارهێنان. ئەمە هۆکاری سەرەکین بەڕاستی بۆ کێشەکانی فەقەراتی مل، بۆ فەقەراتی پشت زۆر دانیشتن، زۆر چەمانەوە، هەڵگرتنی شتی قورس، ئەمانە هۆکاری سەرەکین. بەڕاستی گەنجان یان هەر کەسێکێن بۆ لای تۆ بۆ چارەسەری سروشتی ناو ئاو ئەکرێ بڵین لە ١٧ باشە بن؟ ئەگۆڕێت بەپێی کەسەکان، بەپێی تەمەنەکان. چارەسەری سروشتی من هەمیشە وتومە بە نەخۆشەکانم کە هێن بۆلان من ناتوانم 100% ئیشەکەی بۆ بکەم. باشە، بەڵام ئەبێ خۆی هاوکاریم کە بۆ نمونە من ڕێژەیەکی ئێمە لەناو ئاوەکە تەمرینی پێکەم، دواتر ئەدڤانسی ئێمێەوە تا ڕێنماییەکان، دواتر وەرزشی ماڵەوەی ئێمێ ئەبێ نەخۆش ئەمانە بکات. بەڵام ئەمەش ئەگۆڕێت لە کەسێک و بۆ کەسێک تا چەنە ئەمە ئازاری هەیە، بۆ نمونە دیسکی هەیە، تا چەنە ئەم حاڵەتی هەیە، دواتر تەمەنی ئایا ئەو ڕێنمایانە ئەکات، ئایا وەرزشەکانی ماڵەوە ئەکات. بەڵام بەپێی ئەزمموی خۆم نەخۆشەکانم زۆر ئیسیفادەیان لێ کردووە. بەڕاستی یانەوە بۆلات بەڵێ، بەڵام خۆی کاتی ئەوێ، یعنی 3 مانگ بۆ 6 مانگی ئەوێت. بەڵام من نەخۆشم هەیە مانگێک بینیومە 7 جەلسەی بینیوە 8ەم جەلسە ناتوە توتی ئیسیفادەم لێ کردووە. ئەوەش زۆر باش، ئەوەش زۆر باشە. بەڵام بەڕێی من نابێلی دا ببڕیت، یعنی چارەسەری سروشتی کەوتت هەر ئەوە نییە تۆ باشە هەر جوڵی ئاساییەکەنیان مەلەوە ئەو شتانەشیتە چۆن تۆ چیتە هۆڵێکی وەرزشەوە تەمرینی هەوایی ئەکەیت، یاخود بە جیاز ئەیکەیت، یاخود لە سنتەرێکا فێری تەمرینت ئەکەن، لەناو ئاوەکەش هەمان تەمرینە، بەڵام ئێمە بە شێوازی کە دووبارەی ئەەکەینەوانێ، ینی کۆمەڵی تەمرینە بە پێی حاڵەتەکان ئەگۆڕێت، ئایا ئەمە دیسکی هەیە، ئەمە
سپۆندیلۆلیسە بەپی حاڵەتەکان ئەگۆڕێت. سازگار ئەگەر کەسەکە کێشەی نەبێ فقراتی نەبێ پێت بۆ لای تۆ بڵێ چارەسەر مێ لە ناو ئاوایان ئەمێ وەرزشی ناو ئاو بکەم ڕێنمایی چێ بێ بووی ئەی بیکات باشە خۆی هەر ناو ئاو مەلەکردن شتێکی زۆر باشە بەڵام بەڕێی من ئەو کەسە سەرتا پێویستەکە بزانێ کێشی فقراتی پشتی هەیە ینی دکتۆرێکی کسوور پێویستەکە تەشخیصی بکە زۆربەی جار هەنێ جار نەخۆشەڵێ من چوون بۆ مەلا چارەسەری ئاوی وازانێ مەلەکردنە بەڵام حاڵەتەکەی خراپتر کردووە بە تایبەتی لەو کاتەیە کە نەخۆشەکە لە باسکەمەلەوە ئەچێتە پشتەمەلە ئەمە تویچێکە بۆ کەسێک ئینسیلاقیە بە زۆر خراپە پێویستەکە و کەسە سەرەتا بزانێت کێشەی فقراتی پشتی نییە ئەنجا ئەتوانێت مەلە بکات خۆی مەلەکردن شتێکی زۆر سروشتی و باشە بەڕاستی بۆ هەموو کەس سمن فترێک زۆر باش خەریکی مەلە بوو دوای دابڕام بیر ناچێتەوە بەس کە ئەچیتەوە سەری و کاتەریت کە فترێکی زۆر بەردەوام بووی چەنای تری وەکو منیشەیە پێشنیارێت چییە بۆیان چارە سەری سروشتی مەفهومێکی وەرگرتووە لە ناو خەڵکە فترێک ئازاری ئەبێت ئەچێ چارەسەرەکە وەرەگرێت دوای ئەوە ئەیواستێنێت یاخود خۆی هیلاک ئەکاتەوە دواتر ئازارەکەی دروست دەکاتەوە ئەڵێ من ئیسیفادەم لە چارەسەری سروشتی نەکرد لەبەری فترێک چاک بووم وەکو خۆمم لێ هاتەوە هەنێ جار هەیە چارەسەری سروشتی ئەبێ بەردەوام بێ لەگەڵیا بەبێ بەردەوام بێت یعنی بۆ نمونە ڕێنماییەکانە تۆ توانی ئەو ڕێنمایانە بکەیت ینی معالیجەکەت پێتەڵێ ئەمە بۆ تۆ خراپە تۆ ئەبێ وا بکەیت سازگار شێوازی وەرزشەکە باشە ئێوە ئەیان نەنێ بەڵام تا چەند گرنگە ئەو کەسە خواردنی خۆی ڕێکخا لەگەڵ وەرگرتنی چارەسەرە سروشتیەکان و چارەسەری ناو ئاوە خواردن سەرچاوی سەرەکی وزەیە تۆکە وەرزش ئەەکەیت پێویستت بە وزە سەرفکردنە خواردن زۆر زەڕورە بەڵام ئەمیش ئەنی ئەبێ بزانێت ئەو کەسە حساسەتی بە چ خواردنێکەیە بۆ نمونە تەمەنەکانە تۆ ناتوانانی زۆر بێجار بڵێ تۆ هەرە بێ و خواردنە بخۆیلەوەی ئەو کەسە شەکرەی هەبێت سەختی هەبێت بەڵام من وەکو خۆم وەکو چارە سەرکارێک بە پێ و حاڵەتانی کە هێنە لەم خواردن بە سەرچاوەیەک سەرەکیدا ئەنم بە تایبەتی پڕۆتین لەبەروی ئێمە وەکو چارە سەرکار زۆربەی کات قەڵەوی تەسیریە بێ لەسەر ئەو کێشانە سازگار قەڵەوی بێگومان ینی قەڵەوی هۆکاری سەرەکیە بۆ زۆر شت بەڵام ئەبێ بزانیت ئایا ئەم قەڵەویە بەهۆی نەخۆشیەوە نییە ئایا بەهۆی خواردنەوە هەیە ینی بۆی بڵێ کە چەنە پێویستیات بە چەنە خواردنە ئەو تەمرینەی ئەو قورسەیات تەمرینێکی باسیتە ئەوەش بەڵێ کالۆریشتیان بۆ ڕێگە خەن مەبەستم ئەوەیە لە کاتی وەرگرتنی چارەسەری من وەکو خۆم لە ئێستاە بەڵێ ینی پێیان ئەڵم کە ئەو خواردنە بخۆن چەند سعات پێش تەمرینەکە خواردن ئەخۆن چی ئەخۆن بەڵام زۆربەی کات ئەوانەی کە هێنە لای من کەسانی بەتەمەنی تایە ینی بۆ نمونە خواردنێکی بۆ دانەماڵە شەکرەمە خواردنێکی بۆ دانەماڵە زەختمە ینی تۆ حەزیلێنیە قورسە بەڵێ ئێتر کە حەزیلێنی کە ببیانێ پڕۆتین چەند باشە لە کاتی وەرگرتنی هەم وەرزش هەم چارەسەری سروشتیە و پرۆتین لە چیە وەرگی ئەنی سەرچاوە زۆر باشەکانی پرۆتین بۆ ئینسان چین پرۆتین بۆ نمونە پرۆتینی نەباتیمان هەیە پرۆتینی گیانەوەریمان هەیە ئەمانە سەرچاوەکانی پرۆتینن بەڕاستی سازگار پرۆتین کاریگەری هەیە لەسەر جسمی ئینسان و کۆمەڵێک سەرچاوی باشی پرۆتینم پێ بڵێ کە ئینسان بتوانێت سوودی لێ وەربگرێ لە کاتی هەم یاریکردن وەرزشکردن هەم چارەسەری سروشتیە پرۆتین دوو جۆرمان هەیە پرۆتینی نەباتیمان هەیە پرۆتینە گیانەوەریەکانمان هەیە بۆ نمونە نەباتیەکان وەکو پاقلەمەنیەکان بۆ نمونە پرۆتینە گیانەوەریەکان وەکو ماسی وەکو گۆشتی سوور وەکو سنگی مریشک ئەمەش بەپێی جوڵەی ئەو کەسە تەمرینێکی قورسە تەمرینێکی سووکی ئێتێ ئەتوانی سازگار ئەم چۆنەڵێ ئەم زانیاریانە کە ئەیت بە ئەو کەسانی یەن بۆلات مەرج نییە چارەسەری سروشتی ناوابێ هەنێک جارۆکو ڕاهێنەرێکی وەرزشی تا چەند مهمە پابندی ئاگادارم تۆ خواردنیان زۆر باش بۆ ڕێگەخیت ڕەنگە ڕاهێنەرێکی تر نەتوانێ یان نەیکات تا چەند گرنگە پابندی ئەم ڕێنماییانە بن لە کاتی کردنی وەرزشکردنە
زۆر گرنگە پابند بن لەبەروی تۆ گەر پابند نەبێ بۆ نمونە ناتوانێت وەرزشەکەی بکە بۆ نمونە گەر وەرزشەکەی بکە بە قورسی ئەیکە هەنێ جارێک کە تۆ ئەو وزەیەت پێنە بوو جارێکە جەستە وزەی خۆی بەکارهێنێتەوە لێرە تۆ مەسولکەکە ضعیف کرد وزەی خۆت بەکارهێنایەوانێ پێویستەکە زۆر ماسوولکە ضعیفە بێ ئەگەر بەڵێ کە تۆ زیاد لە حەدی خۆی وەرزشە کرد و پرۆتینی تاوەتی وەرنەگر سەرچاوە خۆراکیەکان کە پێویستە بەڵێ جارێکە ماسوولکە ئەتوانێت خۆی بەکاربێنێتەوە یعنی پرۆتین خواردنی ماسوولکە بەڵێ سەرچاوی سەرەکیە بەڵێ بەدەر لە پرۆتین ئاو خواردنەوەی باش ئاو خواردنەوە بەڵێ ئەمانە سەوزە و میوەکان ڤیتامینەکان ئەمانەش ضرورن بەڕاستی کە بتوانێت ئەو کەسە بەکەین بەڵام لە هەموو ئەمانە ئێمە هەدەفێکمان هەیە ئایا بۆ کەسێکە کە تەنها کێشەیەکی فقراتی پشتی هەیە یا فقراتی ملی هەیە یاخود کەسێکە لە هۆڵی وەرزشیایە کێش دابەزێنێ یاخود کێش سەر ئەخات ئەمانە بەپێی حاڵەتەکان ئەگۆڕێ سازگار من دەرزی ئاژنینم بەس لە فلیمی کۆریا بیستۆ باشە و بینیویشمە کاتێک تۆم بان کرد سەرێکی پرۆفایل و باگراوەندی ئیشکردنم کردی باسی دەرزی ئاژنین تەکرد ئەو شتە لەوانەیە لە ئێمە شتێکی زۆر تازە بێ ئەکرێت باسێکی ئەم چارە سەرمان بۆ بکەی سوودی هەیە بۆ کێ بەکارێت و کێ ئەبێ دەرزی ئاژنین بکە هەموو کەسە توانێت بیکە دەرزی ئاژنین ئەکیوپانکچەر پۆینتی پێڵ بکرێت ئیلاجێکی تووبی کۆنی چینیەکانە چۆن لە سەردەمی سۆوانێ خەڵکە ئازاری هەبووە بەردەوام بە دوای چارەسەرا گەڕاو ئەو کاتە بووە کە ئیلاج و دەرمان و شت نەدۆزراوەتەوە بەپێی کات هەر وڵات و خۆی چارەسەرێکی داناوە بۆ نمونە لە چین دەرزی ئاژنین دانراوە لە هندستان گیادەرمانیەکان بەکارهێنراوە بۆ نمونە لە وڵاتی خۆمانە زوو سەریانێشاو پڕۆیان پێوە بەستۆ یاخود ناوکەوتن ئەم ئێمیش عیلاجێکی کۆنی چینیەکانە من وەکو خۆم زۆر باوەڕم پێیەتی بەڵام ئەبێ پێویستەکە ئەو کەسێک کە دەرزی ئاژنین ئەکا کەسێکی پسپۆڕی ڕاهێنراو بێت چونکم ئەم چەند پۆینتێکە تۆ ئەم دەرزیە بۆ یەکجارە دەرزێکی باش ئەم دەرزێ دەرمانی پێوە یان هەر دەرزی ئاساییە دەرزێکی باریکە تەقیم ئەکرێت شوێنەکە و ئەنێرێ بۆ پۆینتە بەتایبەتی من وەکو خۆم زۆر بەکاری ئێنم و فیدباکی زۆری هەیە بۆچی بەکارێنێت دەرزی ئاژنین من وەکو خۆم وەکو چارە سەرکارێک بەکارێنم بۆ مەستڵ سپازم ئەوانەی کە تەشەنوجیان هەیە و بەکار ئەهێنرێت بۆ شپۆرت ئینجری ئەو کەسانەی کە تووشی پێکانی وەرزشی بوون بەکار ئەهێنرێت بۆ کەسانەی کە هاوکردنیان هەیە بەڵام من وەکو خۆم زیاتر بەکاری ئەهێنم بۆ ئەو کەسانی کە تەشەنوجیان هەیە تریگەر پۆینتێکیان هەیە بە تایبەتی ماسوولکەکانی مل ماسوولکەکانی پوست کاڵ مەسڵ ئەمە بە تایبەتی ئەو یاریزانانەی کە فترێک یاریان کرد و دابڕاون ئەمە زۆر ئیستیفادەی لێکن لە هەمووی گرنگتر من وەکو خۆم بە پێویستی ئەزانم دوای ئەو دەرزی ئاژنینە مانیوەڵ سیراپی بۆ بکرێت لای خۆمان پێوترێت مەساج ئیشی دەستی بۆ بکرێت یعنی زیاتر ئیستیفادەی لێکات مەساج بەشێکە لە چارەسەری سروشتی مەساج مەفهومێکی وەرگرتووە زۆربەی کات معالیش تەبیعی پێی خۆش نە بڵێ مەساج لەبەرەوەی مەساج لە وڵاتی ئێمە هەنێ شوێن هەیە بەغەڵەت بەکارهێنراوە بەکارە مەساج ئەگەر بڵیت ئەم شوێنە احتیاجانە بێت ئاسانە کە بەکارێنن ئێمە لە ناو کوردی کللتوری کوردیە پشت شێلانمان هەر هەبوو شێلان ئێمە خۆمان پێڵێن شێلان مەسەلەن کە مناڵێکمان پەتای بووە یەکسەرێتی زەیتی زەیتون بێنە با سەرسنگ و پشتی بۆ بشێلم یعنی لە ناو کووردا مێژوویەکی باشی هەیە هەندێک شوێن بەغەڵەت کە بەکاریان هێنا و ناوەکەیان گۆڕێ بۆ مەساج خراپ ڕۆشت و ئەگەر نا لە ناو کللتوریە کۆنە کوردیەکەیە هەیە و زۆر باشیش ئیشی کردووە خەڵکیش پێی باش بوو بەڵێ من وەکو خۆم زۆر حەزم بە مانوەڵ سیراپی پێڵێن ئێمە چارەسەری فیزیایی کە پێی ئەوترێت مەساج من وەکو خۆم حەزم لەو بوارە هەیە ئەگەرم بەشەی من جیا بکرێتەوە بۆ نمونە هەر چارە سەرکارێک بەشێکی هەڵبژاردایە من مانوەڵ سیراپیم هەڵەبژارد لەبەرەوەی هەستەکەم زۆر حەزم بەو بوارەیە کە ئەچمە سەر ماسوولکەیەک یعنی هەست ئەەکەم وەکو قڕێک سناعی وایە لە بەردەستمە لەبەرەوەی بەڵێ خەڵکی زۆر ئیستیفادە لە مەساج ئەکات ئەگەر بە شێوەیەکی فیزیایی بەکاربێنرێت زای فترێک زۆر سەرچم بۆ کرد ئەم بینی ئەو مەسەران لەو پۆینتی مل بشێ لە بە شێوەی بازنە ئەو پۆینتەوە لێ بکە بەس بەڕاستی ئیسفادەم لێ کرد
بەڵێ یان ئەڵێن قاچ ئەو پۆینتانی ڕەبتە بەشێکی جسم و مەساجی بۆ بکە بەس کۆنی شار هەبوو ها پیاوی کۆن هاتوۆتەوە جامێک ئاوی شلێتێنیان بۆ داناوە قاچی تێکردو ئیسراحەتی کردو ئەزانی هەستەکەم سازگار لە کۆنا بە نوعێکی تر ئەم چارەسەر سروشتیانە بەکار هاتوو خەڵک بەکاریە ناو لە ناو کووردە مەسەرەن ئەوەمان هەبوو پیا قاچ کردنەوە ئاوێکی گەرمەوە ئیتر ئێستا پێڵن بە شتێکی تری پێڵەن یان پشت شێلانمان هەبووە یان توانە ئاوی نعنا بخۆ چاکەوی یان ئەم شتانەمان هەبووە ئێستا تەتەوری کردووە و منیش زۆر باوەڕم بە چارەسەری سروشتی هەیە و زۆر باوەڕشم بۆ چارەسە فیزیکانەیە کە ئەکرێ بابینە سەر جانبێکی تری ئیشکردنە لە سنتەرێک ئیشەکەی ئەم سنتەرە ڕەنگە لای زۆر کەسمان تازە بێ و زۆر زانیاریمان نەبێت لەسەری کۆمەڵێک بەشی زۆر باشی تایە کە زۆر زەڕورە چەندەها سنتەری لەم شێوەیە هەبێ و زۆر بە پێویستی ئەزانم لە یەکێک لە ڤیددیۆکانە تۆم بینی لەگەڵ نەخۆشێکا بیت کە زەهایمەری هەیە ئێوە چیەکەن بۆ ئەو نەخۆشانە لێ ئێمە وەکو سنتەری مێرسیماری چەند بەشێکمان هەیە بەڵین خانی بە ساڵا چوان گەورە بە تەمەنەکان لەگەڵ بەشی زەهایمەر ئەو کەسانی کە جەڵەی دەماخن لە ئەوێ ئەمێنەوە ئەمە لای ئەمە 24 کاتژمێریە زۆربەی ئەوانەی کە هێنە ئەوێ ئەو کەسانن کە بە بەردەوامی لە ئەوێن ئێمە ستافی ڕاهێنراوی تایبەتی خۆمانمان هەیە لە سنتەری ستافیش بەردەوام لەوێ باڵای 24 کاتژمێریە ئێمە دکتۆر ڕۆژانەیە سەردانیانەکە پەرستارمان هەیە کە 24 کاتژمێری لەگەڵ نەخۆشەکانە بەشی نەخۆشیەکان جیاکەنەوە مەسەرەن باسی ئەو پۆینتی زەهایمەرەم وەرگرت جیاکەنەوە بەجیا بەڵێ قاوشی بەشی زەهایمەر جیاوازە ئێمە لە ئێرە ئەو عیلاجانەیە کە پێویستە ئەکرێت بۆ منە ئەو کەسە خۆی کێشەیەکی جەستەیی هەبێت پێویستی بە چارەسەری سروشتی بێت لە بۆی ئەکرێت ئەمان هەرێکیان ژووری تایبەتی خوانیان هەیە تێکەڵاو نییە هەر کەسیان ژوورێکی تایبەتی خۆی هەیە تەلەڤیزۆنی تایە بڵین بەشی شاوەر و ئەو شتانی خۆی تایە زۆر باشە هەموو ژوورەکانیان کامێرەیە لەژێر چاودێریایە تەنانەت شێوازی خواردنەکانیشان جیاوازە بۆ منەوانی کە نەخۆشی زەهایمەرن چ خواردنێک پێویستەکە بیخۆن بۆ ئەوان چۆمامان کێشەی لەبیر چوونەوەیان هەیە دواتر یعنی خزمەتێکی زۆر باش ئەکرە بەڕاستی لە ئەم سنتەرە سازگارگیان ئەگەر بە کورتی باسێکی ئەوم بۆ بکەیت ئەو کەسانەی کێن بۆ ئەوێ مەرجە کەسانێک بێ کە مناڵەکانی بەخێوی نەکەن یان ئەو ژینگەیە بۆ ئەو گونجاوترە لەوەی لە ژینگەیەک بێ لای کچەکەی بێ لای کوڕەکەی بێ لای چوزانم براکەی بێت کەسێکی تر بێت من ئەزمموی خۆم چەند ساڵێک لە ماڵی نەخۆشەکانە ئیشم کردووە ئەچوم بۆ ماڵی نەخۆشەکان باوەڕکەم مانگێک چوون بۆ لای نەخۆشێک چوار خزمەتکاری بیانی بۆ گۆڕیوە بەدڵی نەبووە خۆیان لە ئەوروپا ژیاون کەس نەبوو ئاگای لەم نەخۆشە بێ ئەم نەخۆشی جەڵەی دەماغ بووە بێهۆش بووە بەڵام ئەم سنتەرە 24 ساعتی یعنی چاودێری نەخۆشەکانەکە بۆ نمونە چێکی ئەکا شەکرێ سەختی عیلاج لە کاتی خۆیان ئەدرێتێ بۆ نمونە پێویستی بە پاکردنەوەی پێویستی بە گۆڕینە خۆشۆردنە خواردن ئەکرێ بە دەرمیانەوە من ئەم سنتەرە زۆر بە باش ئەزانم لە ماڵەوە یعنی تۆ بۆ نمونە کەسێکی بیانی ئێنی بۆ لای زۆربیان کە سوکارەکانیان لە دەرەوەی وڵاتن ناتوانن یعنی بە تەلەفۆن دکتۆر بنێرە بۆ لای لە ئێرە هەر بۆ چارەسەری دکتۆری وشتیش ئەوانم زۆر باش سنتەرەکە ئەوەی کە پێویستکە بۆیان نەکرێ نەخۆشمان هەیە کە سوکاری لە دەرەوە بووە پێویستی بە نەشتەرگەری بووە ستافی خۆمان بریوانە نەشتەرگەری بۆ زۆر چاک بۆ تۆ یعنی خزمەت گوزاریکی زۆر زۆر باشەیە لەم سازگار هەیە خۆی داوای کرد بێت لە مناڵەکانی زۆر حاڵەتمان هەیە بەڵێ ینی زۆر کەس هەیە خۆی ئەوێ بە باشترە زانێ ینی چاودێری تایە چکە بمانەوێ و نەمانەوێ ژیان گۆڕاوە ژن و پیاو لە دەرەوە ئیشەکان بەیانی تا ئێوارە ئەو کەسە بە تەنیایە لە ماڵەوە ڕەنگە تو ئێوارە ڕێتەوە هیلاکبی مەشغوڵی ئیشی تری ئەو ژینگێ بۆ ئەوان گونجاوتر نییە لەگەڵ یەکتران هاوتەمەنن با زۆر بیان بێکۆ دانیشە باسی ڕابردوو خۆیانەکەن من ئەوێم وەکو چارەسەرکارێک زۆر بە باش و گونجایی ئەزانم بەڕاستی ینی خزمەتێکی زۆر باشی نەخۆشەکان ئەکرێت زۆر چاودێری ئەکرێت ئەوەی کە پێویست ئەکا باوڕکە بە زیاوە لە ئەوێ بۆیان ئەکردرێت حەزم کرد یەک پرسیارە لێ بکەم ئەم پرسیارە هاچۆڵی لە دڵی هەموو کەسێکە بەڕاستی
ئەو کەسانی کە مامەڵە لەگەڵ ئەو کەساناکەن کە بە تەمەنن دەبێت تەمەنیان زۆرە مامەڵەیان چۆنە لیان تووڕابن بە ناشرینی قسەیان لەگەڵەکان ڕەنگە ئێستا لە ئەم پرسیارە ڕەدڵی هەموو کەسێکە هەبێ بڵێ باوکم دایکم ننکم باپیرم ئەگەر ببرێ بۆ ئەوێ تەعاملکردنیان چۆنەڵی وەکو خۆیان وەکو کەسوکاری ئەوانە بەیان ڕق و هەنێک قسەی زبر و ناخۆشیان بۆکرێ نا مامەڵەکردن لەگەڵ کەسانی بەتەمەنە خۆی زۆر هەستیارن خۆیان ئەوان خۆیان بە هەموو شتێک هەستیارن ئێستا لەو تەمەنە زۆر بەیان فشاری خوێنیان هەیە شەکریان هەیە ئازاریان هەیە ئەبێ زۆر ینی بەوریایی یاوانێ ینی ئاگدار بوون لە کەسایەتی ئەم پێش چارە سەرەکەیە بەڕاستی بۆ نمونە ئەمان خۆیان جومگەکانیان ڕقوە زیاتر بۆ نمونە ماسوولکەکانیان زەعیف بووە ئێسکەکانیان پوکاوەتەوە ئەبێ زۆر بە حەزەڕەوە دەستیان بێتە زۆر ئەبێ ببی بە هاوڕێیان من هەمیشە وتومە من وەکو خۆم زۆر حەزم بەیشکردنە لەگەڵیانە لەبەرەوەی کە ئەچم بۆ لایەن هەست زۆر بە ئارامی ئەەکەم یەکسەر ینی دەستەکەین بە قسەکردن من ویستم ئەو پرسیارە لەگەڵیانە بەشێکە لە چارە سەرەکە بڵم تا چەند گرنگە نەفسیەن ئەم کەسە مرتاح بێت لە ئیشکردن لەو شتەیە یعنی تەنها لە پێناوی بڕێک پارەیە ئیشەکەنەکە حەزی لێ بێ و نەفسیەن مرتاح بێ لە شوێنەکە من وەکو خۆم زۆر مرتاحم لەگەڵ ئەو کەسانەیە کە بەتەمەنن چارە سەری سروشتیان بۆکەم سەرەتا بە قسەکردن یعنی یەکسەر من دەست ناکەم بە ئیشکردن دەدڵیان لەگەڵ ئازارێ لێکوایە ئادێ باسی گەنجی خۆتم بۆ بکە یعنی کۆمەڵە شت باسەکەن هەست ئەەکەم زیاتر هێور ئەبنەوە لەگەڵمە بۆ نمونە من نەخۆشم هەیە پێشترکە چۆن بۆ ماڵی نەخۆشەکانم ینی 5 ساڵە ئیشم بۆ کرد ئێستاش پەیوەندیم پێواکە هێ بۆ ماڵم زۆربیان جا منم قشە سپیانیانە بینم زۆر زۆر جوانە کەچم بۆلایان بە تایبەتی ینی بۆ چارەسەریش نەبێ هەر بۆ سەردانە چم بۆ لایەن تەلەفۆنیان بۆکەم نەخۆشم هەیە کە ئەو نەخستم بۆ کردو باوەڕ بکە 5 ساڵە کە گۆڕینی جمگەی حەوزم بۆ گۆڕینی جمگەی حەوزی بۆ کراوە من تەمرینم ماپی 5 ساڵ ئێستاژەوە لەسەر و تەمرینانی من هەر بەردەوامە ینی ئەوە کاریگەریکی وای هەبووە قسەکانم بە ئێستاکە شەوانێ تەلەفۆنم بۆکە ئای چی بکەم باشە چی نەکەم خراوە ینی زۆر شت هەیە پێویستەکە ئەگەر ئیسفادەشی نەکردبێت تەلەفۆن ناکاتەوە حتمما ئیسفادەی کردو سازگار بیستومان ئەڵێن ئەو کەسانی توژمووی نەخۆشی شەکران دەمارەکانیان ڕقەبێ بەڕاستی نەخۆشیە درێژخایەنەکانی وەکو شەکرە و زەخت و هەرچ نەخۆشیێکی ترکە هەیە چاری سەر ینی چارەسەری هەیە یەکەم دومینیان کاریگەری لەسەر کەشەنگبوونی ماسوولکە و دەمارەخانەکانەکەات بەڵێ ئەوانی کە شەکریان هەیە بەڕاستی یعنی حاڵەتێکی خراپیان هەیە ینی زۆربەی کات هەست بە قورسی جەستە ئەکەن من هەمیشە وتومە زۆربەی کات باشترین چارەسەر بۆ ئەمان کەمترین وەرزشی ئاساییە بیان نەیتێ و لەگەڵ یا خاڵبوونەوەی عەزەڵەکان بەڕاستی ینی مەساج زۆر زۆر ئیسیفادەی لێ ئەەکەن ئەم کەسانە بەڕاستی چونکم ناکرێ ئەمان هیلاکیان بکەیت بەڵێ ینی ناتوانانی بڵێ زۆر ئەوە بکە شتی قورس بەرزکەرەوە چونکم وەرزشکردنی علاج طبیعی کۆمەڵە وەرزشە ئایا بێوەزن ئەیکی ئایا بەوەزن ئەیکەی تەنها جوڵەیەکی بەسیتە ئەیکەیت لە ئەمانە جیاوازە بەڕاستی باباسی بەشێکی تری ئیشکردنە بکەین زۆر دڵمەمە ئیشەکانە زۆر دڵخۆشم کە ئافرەتێکە بینم ئەوەندە سەرکەوتوو چارەسەری سروشتیمان باس کردووە بەڵام باسێکی تری ئەو ئیشەتم بۆ بکە کە ڕاهێنەری وەرزشیت قورس نییە ئەم هەموو ئیشە و لەوتێک ناچێت تێکەڵ نییە یان خوێندکاری تایبەت وەرەگری یان ئاوا دەرسەڵێتەوە لە هەموو شوێنێ ڕاهێنەری وەرزشیەکەم پێیوەستم کرۆ بە عیلاج طبیعیەکەوە باش بۆ نمونە نەخۆشێکە بۆ لای من زۆربەی ئەم حاڵەتانی ئێستا بەرەو ڕووی ئەبمەوە زۆربەیان وەرزشیان کردووە غەڵەتیان کردووە وەرزشی غەڵەت بە تایبەتی لە دوو شوێن بۆ نمونە سەری یوتیوبی کردووە هەستا ئەمیشەم تەمرینی دووبارە کردووە ئەمە زۆر هەڵەیە تۆ بینی لە سۆشیال زەمە خەریکی ئەوم چی نابێت یعنی بۆ نمونە زۆربەی کات ئەمەی کە لە یوتیوب تەمرینەکەکە کەسێکی ئاساییە کەسێکی نۆرماڵە ئازاری نییە زۆر بە جوانی تەمرینەکەکە بەڵام مەرج نییە جەستەی تۆ وەکو ئەو کەسە بێت کەسێکی چۆڵی پێشکەوتوو لە تەمرین کردن تۆ سەرەتای تەمرین کردن من وەکو خۆم هەمیشە ئەڵم ئەگەر ویستت ببی بە یاریزان
بتەوێت تەمرینێک بکەیت سەرەتا پێویستەکە سەردانی دکتۆرێکی کسوور بکەی واتە دکتۆری ئێسک و جومگە با تەشخیصەکە ئایا تۆ کێشی فەقراتی ملە نیە فەقراتی پشت نیە ئەوەش هەر بۆ بەرزکردنەوەی قورسایی تەسیریە بە بەڵێ بێگومان یعنی زۆر نەخۆشم هەیە کە سکواتی کردووە تووشی دیسک بووە نەخۆشم هەیە بۆ نمونە ئەژنۆکانی خۆی سەوفانی هەبووە سکواتی زۆر کردووە بۆ نمونە لەسەر جیازی ترت ئەکرێت گەنج بێت و سەوفانی هەبێ سازگار ئەکرێت بەڵام کەمترە عادەتەن لە دوای 35 ساڵەوە زیاتر ڕۆئەیە ئەش گۆڕێت بۆ نمونە کەسێک کە وەزنی زۆرە بەڵێ معڕەزە زووتر تووشی سەوفان بێ کەسێک کە بەردەوام 4 مشقیدا ئەنیشێت و ڕێنمایی ناکات بەڵێ معڕەزە زووتر تووشی سەوفان بێ داخورانی جومگەی ئەشنۆ با بگەڕێنەوە سەر ئەو چارەسەری ناو ئاو بیست و ماڵەن لە سەوفان ئەوەی سەوفانی هەبێ چارەسەری ناو ئاو زۆر سوودی هەیە بۆ شتی وایە بەڵێ خۆی ئەوەی کە سەوفانیان هەبێ ماسوولکەکانی ڕانیان هامسترین و کوادریسەپ زۆر سەعیف ئەبێت زۆر ناتوانن بڕۆن کە ئەڕۆن ئاساریان بۆ دروستە بێ لەبەروی ئەم کێشی لەشەی هەڵگرتووە ئەم ئەژدانە بەڵام لەناو ئاوەکە بەهۆی ئاوەکەوانێ وەستت کەمە بێتەوە بە ئاسانی جوڵت بۆ ئەکرێ بە ئاسانی وەرزشت بۆ ئەکرێ سوودێکی زۆری ئەبێت بۆیان بڵێ سازگار بە باسێکی بەشێکی تری ژیانی کەسەکان بکەین هەمومان بمانەوە نەمانەوە کۆمەڵێک شت کاریگەرمان لەسەر دروستەکە مەسەلەن عەسەبیمانەکات بێتاقەتمانەکە لەوانەیە لە ماڵەوە لەسەر ئیش هەنێک جار ئینسانە مەزاجی تێکەچێت ئەمانە تا چەند گرنگن پێش یاریکردن چی لە هۆڵە وەرزشیەکان بێت چارەسەری سروشتی بێ لە هەنی دەرونی هەمن بکرێتەوە یان با بە دیوێکی ترا بێڵێن کۆمەڵێک ڤیددیو هەیە باسیەکە ئەڵێ هۆڵە وەرزشیەکان تەنها هۆڵە وەرزشیەکان نین وەکو شوێنێک بۆ چارەسەرکردنی دەروون بەکارێنرێت وەرزشکردن تەسیری هەیە لەسەر ساڵبوونی مەزاج بەڵێ بەڕێی من وەرزشکردن خۆت کەچیتە هۆڵە وەرزشیەکە کۆمەڵێک کەسە بینیت کۆمەڵە جەستە ئەبینیت کۆمەڵێک کەسە بینیت تاقەیەکی زۆری هەیە من زۆر جار کەچمە هۆڵە وەرزشیەکان نەخۆشە ئەوانەی کە لە ئەوێن بێزارە بن ناڵە نەخۆش چکمۆنە زمانم ڕاهاتۆ بە نەخۆش یاریزانەکان ئەڵێ فەتەیەکی زۆر هەیە بێزار بووم نابێ بێزار بیت مەرج نیە تۆ هەموو ڕۆژێ بچی بۆ یاری مەرج نییە هەموو ڕۆژێ بچی بۆ یاریت بەپێی هەدەفتە ئایا تۆ لێرە کێش دابەزێنیت پێویستەکە هەموو ڕۆژێ بچی یاوەزن سەرەخەیت پێویستەکە چەند ڕۆژ جارێک بچیت بەڵام پێویستەکات کە چوی بۆ وەرزشکردن زۆر خۆت ئارام بکەیتەوە وای دابنێ تو ئەو 2 سەعاتە سەعاتێکە بۆ خۆتە یعنی من هەمیشە ئەڵم کە چویتەوە وڵێکی وەرزش پێویستەکە ئەو کاتە دابنێ بۆ خۆت ینی زۆر خۆت ئارام بکەیتەوە وەرزشی زۆر کاریگەری هەیە لەسەر ئارامبوونەوەی لایەنی ئەو مامۆستاە ئەو ڕاهێنەرەی کە لەوەیە تا چەند گرنگە ئاگای لە باری دەرونی ئەو کەسانە بێ مەسەلەن کەسێکیت عەسەبیە دوو کەلیمەی خۆش قسێکی خۆشی لەگەڵ بکات و هادی کاتەوە جا بڵێ ئەمڕۆ کۆرسەکەت چیتایە چۆن ئیشەکەی چەند ئەم 4-5 کەلیمە سادێ چەند کاریگەریەکە لەسەر یاریکردنی کەسێک خۆی مامۆستای هۆڵە وەرزشیەکان پێویستەکە زۆر یەکەم برادەری یاریزانەکە بێت بەردەوام بەسەریانەوە بگەڕێ بزانێ ئەم تەمرینە چۆن ئەیکە لایەنی دەرونی ئەمە بۆ نمونە هەرکە هات نەڵێ ئەوە تۆ قەڵەو بوویت بۆ نمونە ئەگەر هاتبێ بۆ دابەزاندنی کێش ئەگەر وەزنیشی دانەبازی بێ دڵخۆشی کابەوە بڵێ زۆر فەرقت کردووە تەمرینەکانت زۆر باش ئەکەیت یعنی پێویستی بەوە هەیە بەڕاستی مامۆستای وەرزش کاریگەری تەواوەتی بکات لەسەر لایەنی دەرونی یاریزانەکە بەڕاستی لە شوێنێکە تۆ مرتاح نەبیت قەت ئەو ئیشەل بە باشی بۆ ناکرێت سازگارێک پرسیارم نا دروست بوو ئەگەڕێنەوە بۆ ئەو بەشی زەهایمەرە ئێستا لە کاتی ئەم تا چەند دەرونیان ئێوە گرنگی بە دەرونی ئەو نەخۆشانە ئەیان کە نەخۆشی زەهایمەری هەیە چکە بەڕاستی بتوێنێتەوە ئەو کەسە بیری نییە دوێنێ چی کردو نەخۆشمان هەیە ڕەنگە دوێنێ بیر بێ ئەمڕۆی بیر نەبێ تا چەند گرنگە کەسێکی پسپۆڕێکی دەرونی لەگەڵ ئەم نەخۆشانە بێ و ئێوە لەوێ لە سنتەرەکەتان پسپۆڕی دەرونیتان هەیە بەڵێ ئێمە لێ لە سنتەرەکەمان دکتۆری تایبەتمان هەیە و خۆشمان هەموو ئەوانی کە بەرکەوتەمان هەیە لەگەڵیانە بۆ نمونە لەو ستافەیە ئەتوانی یەکنونی بچووکم بۆ باسکی لەوێ ئاساییە زۆر ئاساییە بۆ نمونە کەیسێکمان هەیە ئەم کووردە بەڕاستی چۆکم لای ئێمە عەرەبیتیە کوردیتیە ینی ئەتوانین بڵێن هەموو ئایدیاکانی تایە لەم سنتەرە باش
شتی بیرەچێتەوە طبعا ئەمان کێشەی بیرچوونەوەیان هەیە بۆ نمونە ئازارێکی ئەبێت ئەچی بۆ لای تەمرینی فێرەکەی دوای 2 دقیقە بیری چۆتەوانێ ئەنی زۆر مڕعاتێکین بۆ نمونە من کاچم بۆ لای لەگەڵ زۆربەی جار بووە هاتۆ بۆ لای من ینی ئێمە سنتەری علاج طبیعیەکەمان نزیکی بەشەکەی ئەوانە هەر لە یەک بیناین بەڵام هێ بۆ لامە بێتاقەتە بێت جاری وا هەیە هێ بۆلات داوای چاکات خوازانانی هاتۆ بۆ چاخانێک ئەڵە چایەکەم بۆ بێنە ینی زۆر لەگەڵیانێن زۆر هاوکاریان ئەبین بەڕاستی قەت ئەو حاڵەتان توش بووە مەسەلەن نازانم ئەم کیسی زەهایمەرم زۆر بەلاوە گرنگە بۆیە پرسیاری لەسەرەکەم ئەم کەسە بیری چێ کە ئێوە چین لەوێ وابزانە کە سوکاری ئەوەن یان پرسیارتان لێکاتەوە 2-3 جار لەسەریەک بڵای کێیان چین هیلاگ نابن لەو پرسیار من زۆر وەکو خۆم متعیان لێ بینم بۆ نمونە کاچم بۆ لایەن زۆر جا گۆرانیم بۆڵێن بۆ نمونە جاری وای هەیە بۆ سنتەرەکە بۆ لام وازانێ چایخانەیە وازانە شوێنێکی کەیە هێ داوەش دەکە بۆ نمونە زۆر جار هەیە ئەگەڕێتەوە بۆ زەردەمی زوو ئەڵە 5 دینارم بەرێ ینی نەخۆشێکمان هەبوو داوای پاری زوویە کرد ئەی 5 دیناری بەرێ من لەم ئوتێلە مەمەوە بڕۆم ینی مامەڵەکردن لەگەڵیانە نە ئەو قورسەیە نە ئەو ئاسانێ ئەستەکەم دنیایەکی ترە زۆر بەڵێ زۆر جیاوازە بەڵێ سازگار وەکو کۆتا پرسیارم پێشنیارت چییە بۆ خەڵک بۆ مامەڵەکردنیان لەگەڵ پیرەکانە من هەمیشە ئەڵم ئەو کەسە بە تەمەنانە دانسقن دووبارە نابنەوە هەر وشەیەکیان کە ئێڵێن ئێمە بە هەند وەریگرین من وەکو خۆم زۆر ینی مرتاحم بە ئیشکردن لەگەڵیانە ئەمان جارێک لە دایک بوون جارێکیش ئەمرن ئەمان زۆر پێویستیمان پێیانە باوەڕ بکە زۆر جار ئەڵم زۆر شتی ژیانم کە ئێستا ئەیبینم بە سەرکەوتوی نزای نەخۆشەکانمە ئەتوانم بەڵێم نزای یەک نەخۆشم هەموو قەدەری ژیانی منی گۆڕیوە پێویستەکە زۆریانەوە فێرەبی سازگار مامۆست هەستەکەم قوتابخانەیەکن بۆ من ئەوان زۆر شتی جوان فێر بووم باوەڕکە جاری وها بۆ بێتاقەت بووم نەخۆشم هەیە تەلەفۆنم بۆ کرە یا چوم بۆ لای چوم بە شوێنە بردوومەتە دەرەوە لەگەڵ خۆمە هەستەکەم قسەکانیان بۆ من ئەو پەڕی فێربوونە زۆر فێریشتی جوانە بیت لێیانەوە فێری ئەوە بیت کە ژیان ئەوەی ینی پێویستی بە هاوکاریە بەڕاستی لەوەیە من لە ئێرە یارمەتی ئەوەما ڕۆژێک کە کەسێکە بێ یارمەتی من باتەوە زۆر یعنی نمونە و زۆر بێ سازگارکان بە هیوام هەموو کەسێک کە تۆ بینێ چاوە لێ بکە ئەگەر پیرەکەشی نهێنێت بە ئەو سنتەرە بۆ لایەوە لە ماڵەوە بەعینە نەمەڵ ئیشی لەگەڵا بکات و مامەڵی لەگەڵا بکە پیرەکانمان سەروەتێکی باشن و کۆمەڵێک چیرۆکی زۆر جوانیان هەیە بە هیوام تۆش لەش ساغبی لە ئیشەکەت هەر بەردەوام بی و بدمێن لە شوێنی زۆر باشتر و چاکترا و شایانی هەموو شتێکی بەڕاستی دڵخۆش بووم لێرەی سازگارگیان پۆدکاستی ژیوان پێشکەشکردن پۆدکاستێک پڕ لە ئەزمموی جوان پڕ لە فێربوونی ئیشی جوان و ئیشی ئینسانی جوان سازگار نمونەیەکی ئینسانیەتی زۆر بەرزە و بە هیوام ئێوەش چاوی لێ بکەن بمێنن بەخێر